ئەمڕۆ لەو ئێوارە دڵگیرەدا بەیەکەوە مەراسیمی سەرکەوتن و بەدیهێنانی ئەم دروشمە دەجێڕین کە لە نەتیجەکانی ئەم ساڵماندا سەلمانمان کە بەڵێ فام پێشەنگە بەڵێ نایابە و ئەو نەتیجە و ئەنجامانەی کە بەردەستن توانیمان دووپاتی کەینەوە کە ئێمە بەدیهێنەری دروشمەکانین و دروشمەکان هەڵقڵاوی ئیرادە و ویسمانن. لەسەرتادا سپاسێکی گەورە و بێپایان بۆ خوای پەروەردگار لەسەر ئەم بەخشە گەورەی کە بە ئێمە بەخشی بە بێگومانی سەرکەوتنی گەورە هەوڵماندبوونی گەورەشی لە پشتەوەیە. سپاس بۆ خوای گەورە بۆ ئەم بەخشە گەورە کە بە ئامادەیەکەی بەخشی. هەربەک دەزان کە ئامادەی فام توانی بۆ ئەم ساڵی خوێندنی 2023 بۆ 2024 سەرکەوتنێکی گەورە تۆمار بکات و دەستکەوتنێکی مەزن بۆ خۆی دەستەبەر بکات. نەک هەر تەنها لەسەر ئاستی ئیدارەی ڕاپەڕین بەڵکو لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی. بەڕاستی ستافێکی تۆکمە لەم جۆرە و پەروەردەیەکی ڕێک و پێک کە لە خەم خوێنکاران بوو چەندین جار چەندین نمونەی جۆراوجۆرم لەبەردەستدایە کە خۆم شاید حاڵی ئەوەم کە ئەم ئامادەیە جێگەی متمانەیە کە خەڵک چەکانیان کوڕەکانیان بنێرن بۆ ئێرە. پیشنگار